هەشت ساڵ لەمەوبەر مووسڵ کەوتە ژێردەستی تیرۆریستانی داعش. لەدەی حوزەیرانی ساڵی 2014 تیرۆریستانی داعش هێرشیان کردە سەر مووسڵ. لە ماوەی چەند کاتژمێرێک تەواوی شارەکە کەوتە ژێردەستیان. لەدەی حوزەیران دەیان هەزار خێزانی شارەکە ئاوارە بوون و ماڵەکانیان جێهێشت. تیرۆریستانی داعش 3 ساڵ حکمی ئەو شارەیان بەدەستەوە بوو. لە ماوەی 3 ساڵی حکومڕانیان لە مووسڵ هەزاران خەڵکی ئەو شارەیان بە بیانووی جیاجا دەستگیر کرد. شەش مزگەوت و مەزارگای پێغەمبەران لەو شارە هەیە. تیرۆریستانی داعش هەر شەشیان تەقاندەوە. تەواوی پارچە ئاسەوار و مێژووەکانی ئەو شارەیان تێکشکاند و شوێنەکانیان تەقاندەوە. تیرۆریستانی داعش ئەو 3 ساڵەی حکمی ئەو شارەیان کرد 9,000 کەسیان لەو شارە دەستگیر کرد بە بیانووی ئەوەی دەستگیرکراوەکان لە ڕێزەکانی سوپا و پۆلیس یان لەگەڵ حکومەت و حزبەکان کاریان کردووە. نزیکەی 5 ساڵە مووسڵ ئازاد کراوتەوە. تا ئێستا دەستگیرکراوەکان بێ سەر و شوێن و نادیارن. لە پارێزگای نینەوە 141 گۆڕی بە کۆمەڵی سەردەمی داعش دۆزراوتەوە. تا ئێستا 39 گۆڕ هەڵدراوتەوە و ڕووفاتی قوربانیەکان دەرهێنراون. بەڕێوەبەری دەستگای شەهیدان دەڵێت بۆ هەڵدانەوەی گۆڕا بە کۆمەڵەکان پێویستیان بە تیمێکی بەرفراوان و شارەزا هەیە، چونکە لە دەوروبەری مووسڵ گۆڕی بە کۆمەڵ هەیە زیاتر لە 4,000 ڕووفاتی تێدایە. عندنا أكبر مقبرة جماعية في المحافظة هي مقبرة الخفسة. گەورەترین گۆڕی بە کۆمەڵ لە نێو ئەو 140 گۆڕەی دۆزراونەتەوە گۆڕی بە کۆمەڵی خەفسەیە لە خۆرئاوای مووسڵ. زیاتر لە 4,000 کەسی سڤیلی تێدا کۆمەڵ کوژ کراوە. دەرهێنانی ڕووفاتەکان ئاسان نییە وەک گۆڕە بە کۆمەڵەکانی تر. بۆیە دەڵێم پێویستیمان بە تیمێکی بەرفراوان و هاوکاری نێودەوڵەتی هەیە بۆ هەڵدانەوەی گۆڕەکان و دەرهێنانی ڕووفاتەکان. حکومەتی عێراق بڕیاری داوە هەموو ئەو هاوڵاتیانەی بەدەستی تیرۆریستانی داعش کوژراون یان تا ئێستا بێسەر و شوێنن بە شەهید هەژمار بکرێن و کەسوکاری قوربانیەکان موچەی ماگانەیان بۆ ببڕێتەوە. 8 ساڵ بەسەر داگیرکردنی ئەم شارە لایەن تیرۆریستانی داعش تێدەپەڕێت. 5 ساڵیشە ئەم شارە لە ژێردەستی داعش ئازاد کراوتەوە. بەڵام لای ڕاستی ئەم شارەوا دەردەکەوێت تازە جەنگ لەو شارە کۆتایی هاتبێت. زۆربەی خان و باڵەخانەکانی بە وێرانی ماونەتەوە. گەیلان بۆتانی کورسات نیوز مووسڵ.